کۆبوونەوەی خۆڵ و خاشاک بەرۆکی کەرکووک بەرنادات. شەقام و شۆستەکان پڕبوون لە خۆڵ و خاشاک. شارەوانی کەرکووک لایەنە پەیوەندیدارەکان لەو گرفتە ئاگادار دەکاتەوە. هاوڵاتیان نیگەرانن شارەکەیان بەو هەموو داهاتینەوتەوە حاڵی بەو حاڵە بگات. ئەم شارە دەوڵەمەندە بە سامانی سروشتی، یعنی لە هەموو بارەکانیە، بەڵام کەم تەنخەمی دەسەڵاتدار و ئەوانی کە پەیوەندیدارن بەم بابەتەوە بەڕاستی هەتا بڵێ کەم تەرخەمن لەم بابەتەیە. بۆیەکە ئێمە لە شارێکی وەکو کەرکووک کە دەوڵەمەندترین شارە، ئەگەر نەڵین لە ئاستی جیهان ئەوە لە ئاستی ئاسیایە دەوڵەمەندترینە، بەڵام ئێمە لەم شارەدا زۆرترین شت کە هەمانە دووکەڵە زبڵە. وڵاهی ڕادەیەکی زۆر ینی خەڵک زۆر نیگەرانە لێی بەڕاستی بینین لە گەڕەکەی بۆ گەڕەکێکی تر فەرقە، ینی هەنێک گەڕەکەی سێرەکەی زۆر خاوێنە و لە شتەکان بە تەرتیب ینی ئیشەکان ئەڕاتە ڕێ، بەڵام هەنێک گەڕەکەیە پەراوێزخراوە ئیشەکانی ناڕات حتا ینی لە زۆر ڕۆ خۆڵ و خاشاکە پێداویستی تر هەیە، سێرەکەیوانە فەرق و جیاوازی هەیە. ئێمە لەم گەڕەکەدا و لەم شوێنەی کە ئێمە لێ نیشتەجێ حالێن ئەم جادۆبانەی کە ئێمە لێ ئێمە جادێکی سەرەکیە، بازارێکی گەرمیتیایە. من خۆم تقریبان دە ڕۆژ 15 ڕۆژە بێ سیارەی زبڵ فرێدارم نەدوێ بێ بۆ ئێرە. ئەگەر تەمەشای بکەی ئەوەی کە دێش ساهر ماڵمان لە پشت کۆڵان ئەم دوکانەکانەوەیە مەجموعەیەک سیارەیەکیان گرتووە بەکرێ، کولی ماڵی 5,000 لێ سەرن مانجی لەزگێ لە قەت قاپیەکەی دەن وەستێکێ دەنێ هەموو سەرما و سەرماگەدە 5,000 لێ سەرن زبڵەکەی بۆ فرێدن بە پارە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا شارەوانی کەرکووک لە نووسراوێکیدا ئاماژە بە هۆکارەکانی کۆبوونەوەی خۆڵ و خاشاک لە ناو شار دەکات. شارەوانی کەرکووک دەڵێت پێویستیان بە ملیارێک و 200 ملیۆن دیناری مانگانە هەیە تا بتوانن بە تەواوەتی ناوشار لە خۆڵ و خاشاک پاک بکەنەوە، بەڵام ئێستا تەنها 200 ملیۆن دیناریان بۆ سەرف دەکرێت، ئەمەش بە تەنها بەشی 15 ڕۆژی شارەوانی دەکات. بەداخەوە لە چەند لێدوانێکی ترە کە من باسم لێ کردو تاکیدم کردوێتەوە کە بڕە پارەکەی پێشوو ملیارێک و 200 ملیۆن بۆ مانگیە بۆ پاکردنەوەی شار. دیارە ئەو پارەیە بە قەرارێکی دیارە سیاسیە بە هەر شێوەیەکە من ناتوانم ئەو شتە بڵێم، چونکە پرسیارم لێ ئەکەن بۆچی پارەی کەرکووک بۆتە 200 ملیۆن لەو ملیار و 200ەوە. ئەوە بەغا خۆی ئەتوانێت جوابداتەوە لایەنی پەیوەندیدار. من دیارە لەو ساڵی ڕابردوویە نزیکەی 50 جار زیاتر من چوومە بۆ بەغا ساڵێک و 4 مانگە. دەرگایەک نەما لە بەغا من تاقی نەکەم و لێ نەدەم بۆ ئەوەی کە بەهانای ئەم چاکردنەوەی ئەم بڕەپارەیە بێت بۆی بتوانین وەکو جاران کۆنتترۆلی پاکردنەوەی شار بکەین، بەڵام بەداخەوە بە خۆم و پەرلەمانتارەکان و بە تەنانەت سەرۆک کۆمار و هەموو لایەنەکانم ئاگدار کردێتەوە بەس بەڕێز کازمی ماوە بۆ مۆزوع ئەبزانێ بۆ ئەوەی ئەو کێشەیە چارەسەر بکرێ. تا ئێستا هیچ نەکراوە. بۆ پاکردنەوەی تەواوی ناوشار لە خۆڵ و خاشاک دەبێت شارەوانی ڕۆژانە سەدان تەن خۆڵ و خاشاک کۆ بکاتەوە تا تەواوی ناوشار پاک بکرێتەوە، بەڵام بڕینی بەشەبوجەی شارەوانی لە ملیارێک و 200 ملیۆن دینار بۆ 200 ملیۆن مانگانە ئەم گرفتەی دروست کردووە و شارەوانیش داوای بەدەمەوە هاتنی لایەنە پەیوەندیدارەکان دەکات بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.